من فواد عەبدوڵڵا پیکەرساز پەیمانگای هونەرە جوانەکانم ساڵی 2008-2009 تەواو کردووە. لەو ساڵەوە تا ئێستا بەردەوام کاری پیکەرسازی یەکەم لە هەڵەبجە. من لە ڕاستیە زۆر حەزم لەو ئیشانە بوو کە بۆ کەسایەتیە زیندووەکان ئەکرێت. پێش ئەم کارەش چەند کارێکی ترم کردووە هەر بۆ کەسایەتیانەی کە لە ژیان داماون. پێم خۆش بووە کە ئەو وەک دەستخۆشیەک وەک زیندوو هێشتنەوەی ئەو سمبولانە پەیکەریان بۆ دروست بکەم. یەکێکیش لەوانەی کە پەیکەرم بۆ دروستکردن کاگوشیارە. کاگوشیار لە ڕاستیە کەسایەتیەکە شایانی ئەوەیە کە پەیکەری بۆ بکرێت و ڕێزی لێ بنرێت. نیوەی ژیانی خۆی تەمەنی خۆی بۆ پاراستنی ژینگە و مرۆڤایەتی تەرخان کردووە. منیش پێم خۆش بوو ئەم پەیکەرەی بۆ دروست بکەم. شایانی ئەوەیە بەڕاستی. پەیکەرەکە لە مادەی پۆڵستەر دروست کراوە. بەرزی پەیکەرەکە 3.5 مەتر پانیەکەی بە 1.5 مەتر بە 1.5 مەتر لە تقریباً 4 مانگ پێوەی سەرقاڵ بووم کارم تیا کردووە. لە ڕاستیە ئێمە ئەم کارانە ئیشی یعنی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە، کارێکی زۆری ئەوێ و ئیشێکی وردەکاریە. لە ڕاستیە بەتایبەتیش ئەو پەیکەرانەی کە پەیکەری کەسایەتین و تۆ ئەبێ ئیش لە سەر ئەوە بکەی شەبیهی بێنیتەوە و دوای ئەوە تەشریح و قیاساتی تەواو بێ ئیشەکە. یعنی کارێکی زۆر قورسە و یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە کارکردن تیایدا. من نزیکی ئەوە بۆ 13-14 ساڵ ئەچێت لە هەڵەبجەیە کار ئەەکەم و بە بەردەوامی کارم کردووە. بەداخەوە تا ئێستا جێگایەکی شیاوم نییە بۆ کاری پیکەرسازی. من ئێستا وەکو خۆتانەی بینن لە قاعەیەکەم هیچی تیا نییە، هیچ کوالێتێکی تیا نییە، هیچ کەرەستەیەکی بڵێن پیکەرسازی تیا نییە. لە ڕاستیە ئەو ئیشانەی کە ئەیکەین بە هێز و بازوو یعنی ئیشەکان ئەەکەین. بەداخەوە ئەبوو لایەنی پەیوەندیدار چەند جارێکیش داوام لێ کردوون کە شوێنێکی پەیکەرسازی دروست بکەن بە هاوکاری هەموو لایەک و بە هاوکاری خۆشم تا بتوانین کارەکان کارێکی باش بکەین. ئێستا ئەم پەیکەرە لەم قاعەیە دروستم کردووە، ئەگەر بێت و یەک تۆز قیاسەکەی لەمە گەورەتر بێ لە قاعەکەم ناچێتە دەرەوە و ڕێگایەکی دوور و درێژی هەیە تا بیگەێنمە دەرەوە. بەداخەوە هیچ کەرەستەیەکی بەرزکردنەوەی تیا نییە، یعنی هیچ ماتریالێک و کەرەستەیەکی داڕشتن و قاڵبکردنی باشی تیا نییە. ئەمانە هەموو ڕێگرن لە کارە هونەریەکانمان. بەداخەوە ئێمە ئەبوو چەندین ئیشی باشمان بکردایە ئەگەر شوێن و مەکانمان باش بووایە و کەرەستەی باشمان هەبوایە، دڵنیا بن کە شاکاری هونەری دروست ئەبوو و ئەم وڵاتەمان جوانتر ئەبوو و وامان ئەکرد کە لە ڕووی هونەریەوە زۆر وڵاتی تریش چاو لە ئێمە بکە. بەڵام بەداخەوە ئەوەی ئەیبینن ئێمە زۆر بە ئاستێکی نزم کاری پیکەرسازی ئەەکەین. بەڵێ داوام کردووە لە شارەوانی کە جێگایەکی هونەری بۆ دابین بکەن، یعنی گونجاو بێ لەگەڵ پەیکەرەکەیە. جەنابیشیان لەسەر خەتن وەکو سەرۆکی شارەوانی و ئەو برادەرانە لە ماستەر پلانی خۆیانە جێ ئەەکەنەوە بەم زوانە. هیوادارم کە شوێنەکە شیاو بێ و گونجاو بێ بۆ پەیکەرەکە و بتوانین شوێندەسی خۆمان دیاری بکەین لە هەڵەبجەیە. پرۆژەی داهاتووم پەیکەری شەید ئەنوەرە کە بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ ڕایسپاردووم وەک چۆن سپۆنسەری پەیکەری کاگوشیارە. جەنابیشیان ڕایسپاردووم کە پەیکەری شەید ئەنوەر دروست بکەمەوە بۆ هەڵەبجە. هیوادارم ئەو پرۆژەیەش بکەوێتە بواری جێبەجێکردنەوە.